پرسیاری یەکەم پرسیارەکەم برایەکە دەفەرمێت ئایا مامۆستا ئەگەر کاتێ بێت سەردانی مامۆستا کوڕی پاک دەکات؟ برای بەڕێزم بۆ وڵاتەکە هاتووم سوپاس بۆ خوای پەروەردگار بۆ هاتووم ئەوەندەی بۆم بکرێ ئینشاءالله لە هەر شارێک کە بوار بڕەخسێت دوو کەلیمەی خێری تێدا بڵێم ئینشاءالله تعالی کە سوود و مەسلحەت بێ بۆ موسڵمانان بۆ نەهاتووم عەرضی عەضەلات کەم بۆ مناقەشە و جیدال لەگەڵ زەید و عەمر بارەکە الله فیکم و حەز دەکەم کە الحەمدلله یەکەم شەو هاتینەوە گەیشتین دووەم شەو لە کام شار بووین ئەو شارە من ناوەکانی نازانم الحەمدلله محاضەرەیەکە بووە ئەم شۆ لێرەیە سپەی لە شاری ترە ئەو چەند ڕەشە و ڕۆژەی کە لێرەم دەمەوێت بە دەعوە ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة بإذن خوا بەسەری ببەم بەڵام هەوڵی ئەوە دەدرێت کە ئەو ڕێبازە دەعەویە نەهێڵڕێ مەشغوڵ بکرێن بە قیل و قالەوە کە ئەو قیل و قالە بەلای من فلسێک ناهێنێ ئینشاءالله بۆیە تا پێم بکرێ ئینشاءالله لە هەر مزگەوتێک کەلیمەیەکی خێرم پێ بوترێ بێڵێم ئەوەم بەلاوە گرنگترە بارەک الله فیکم